باسی عەجایبەکانەکەین. باسی سەرسوڕهێنەرەکانەکەین. لەوانەیە باسی حەوسەر سوڕهێنەرەکانی دنیا بن. ئەمانە چۆن ئیشەکەن، بۆ ئیشەکەن، بۆ هەن. ئەگەر ئەم سیستەمە نەبوایە، ئینسان ئاگایی لە هیچ شوێنێکی دەوروبەری ناما. بەبێ ئەمانە ئینسان ئەکرا بەردێکی ڕق و تەق بێ، ئەکرا کرمێ بێ و خشۆک بێ، ئەکرا تەنها تەپاوتل لە دنیاە بکە. کۆمەڵێ نیعمەتن کە بەهۆیەوە نیعمەتەکانی ترە دۆزیتەوە. کافەرمێ وئین تەعودوا نیعمەت الله لا تحصوها.